دوێنێ خۆپشاندان و ڕێگری هەبوو لە قەزای پێنجوێن ڕێگەی پێنجوێن سلێمانی داخرابوو لە ئێستادا ڕەوشی پێنجوێن چۆنە ئایا هەوڵ هەیە بۆ خۆپشاندان و گردبوونەوە یان لە پێنجوێنی ژۆک باقی شوێنەکانی دیکە هێزی ئەمنی بڵاوی پێکرا و ڕێگری دەکەن لە هەر جۆرە گردبوونەوە و خۆپشاندانێک ناو قەزای پێنجوێنم گواسترا لە پرزەنتار و چارەسەرەکانی دیارەی خۆپشاندان دەستی پێکردەوە دام ڕۆژ بەردەوامە خۆپشاندانانی قەزای پێنجوێن دوێنێ ڕێگای سەرەکی پێنجوێن باشماکیان داخست ڕێگاکەیان کرد ڕێگر بوون لەوەی کە ئەو ئۆتۆمبیل بارۆزیانەی کە لە قەزای پێنجوێنەوە بڕۆن و داخلی ناو سلێمانی بن و ئەمڕۆژ خۆپشاندانانی قەزای پێنجوێن هاتوونە سەرم جادەیە ئەیانەوێت ئەم جادەیە بگرن کە ڕاستەوخۆم جادەیە ڕاستەوە مەرجی نێودەوڵەتی باشتر دەیانەوێت ئەو پێیان بە حکومەتی هەرێمی کوردستان بگەێنن کە زۆرترین سوودی شادی لە مەرجە کردۆ بەڵام کەمترین قازانجی بەم قەزایەکەیان یعنی کاردانا کەژەکەی سەرنجاوەیە کە پێنجوێن قەزای پێنجوێن ناوچەیەکی ساردە و هەتاو ئێستا هیچ بڕاستی تەمەنینۆکێک دابەز نەکراوە ڕۆژانە و بەردەوام تەنکەرەنەوتەکان لە شاری سلێمانیەوە هێن و داخلی ناو مەرجی نێودەوڵەتی باشمار دەمەندرێەوە داخلی ناو کۆمەڵی ئیسلامی ئێرانە بن یعنی ئەمە یەکێک لەو سەرنجانەی کە هاوڵاتیان هەیەە و هاوڵاتیان لە بەرابەر ئەمانە و چەندین گرفت و کێشەی داهاتوونەتە پەرۆگرامەکان و خۆپشاندان دەکەن و داوا دەکەن حکومەت بگۆڕێ حکومەتێکی تازەتر بە دەموچاوی تازەترەوە بێت و کێشەکانیەوان چارەسەر بکات لە پێنا و خزمەتکردنیەواندا بڵێ بەڵێ ئێستا و هاوڵاتیانەی محەممەد لە پشتی تۆن ئەوە ئێستا با بڵین ڕێگەی پێنجوێن مەرزی باشماخیان داخستووە و نایەڵن با بڵێن ئۆتۆمبیل لە بار هەڵگرەکان هاتوو چۆ بکەن بەڵێ کاکدانە ئەم ڕێگەیە ڕێگەی سەرەکی پێنجوێن سلێمانی ئەم ڕێگەیە دانەخراوە بەڵام ئەو ڕێگەیە ڕاستەوخۆشەکەی و مەرجی باشماک ئەو ڕێگەی داخراوە بۆیکی ڕێگری بن لە جموزۆڵی بازرگانی واجبی گەشتیاری باش ئەی هێزە ئەمنیەکان لە قەزای پێنجوێن بڵاویان پێکراوە بە شەقامە گشتی و کوچە و کۆڵانەکان بۆی کە نەیەڵن خۆپشاندان و گردبوونەوە ساز بکرێت تا شوازەی سەر نبینێ کاکدانا بەڵام لە هەندێکانی سەنێتێکمان بینی ڕەوانەی لای شێکەرەی پێنجوێن ترافیکەرەی پێنجوێن سلێمانی بەڵام لەم شوێنە بە شوازەی سەر ڕەگەر چەندانێکیان ئەو ئاسایشێکە بینێ بەڵام بە شوازەی شەڕ لێرە نین و مەفرەزیان لەم ناوەنی یعنی محەممەد ئێستا هیچ ئۆتۆمبیلێکی بار هەڵگرت چ باری وشکە و با بڵین شتی بازرگانی دیکەی پێبێت چ تانکەرەکانی ئەوانی کە نەوتی ڕەش دەگوازنەوە لە ئێستادا هیچ جۆرە جوم و جوڵێک نییە لە با بڵین لە باشماخەوە جارە و کوواسترای مەرجی نێودەوڵەتی باشماقی کێنۆ مەزانی ینی ئەتوان بڵم تەنها مەرجەکە لە نێو کۆماری ئیسلامی ئێران و حکومەتی هەرێمی کوردستاندا کراوەیە کاکدانا ئەگەر جموزۆڵی هەبێت ئەوە خۆپشاندەران نایڵن ئەو جموزۆڵە بێت و ڕێگری لەو جموزۆڵەکە نەیانەوێت ئەو سارانە و بارانەی کە لە کاری سلێمانیەوەی دیان خود لە مەرجی نێودەوڵەتی باشماقەوە یانەوێت داخلی سلێمانی بن ڕێگری لێبن و نایڵنەوە ئەی سەبارەت بە هاتوچۆی هاوڵاتیان و گەشتیاران و ئەوانی کە نەخۆشن دەچنە ئێرانیان بە پێچەوانەوە لە ئێرانەوە دەگەڕێنەوە ئەو ڕێگریە هەیە یان بۆ ئەوانە ڕێگە کراوەیە بەڵێ کاکدانا ڕەنگە یارمەتیکە بێت بۆ کە نەخۆشی یاخود پێویستەکات بەڕێوەتی کات ڕەوانەی سلێمانی یاخود ئێران بێنەوەوانە ڕەنگە یارمەتیە بێت ڕێگری نەبێتەوەوانە بەڵام بەشێوازی دستی ڕێگرن لە هەموو زۆڵ بازرگانی گەشتیارانی کە لە کۆماری ئیسلامی ئێران و حکومەتی هەرێمی کوردستاندا محەممەد کەمال نوێنەری یان نێردراوی کەناڵی پەیام لە قەزای پێنجوێن سوپاس بۆ زانیاریەکانت ڕاستەوخۆ دەچینە گەرمیان و چینە کەلار